لەوان باشتریان نییە لای ئەوە پیشەسازی ینی کارخانەی زەخمیان هەیە سەیری ئۆڕالی ڕووسی و یان لۆکید مارتن و جەنەرال ئەلکتریکی ئەمریکی مەکە بێنە مەیدانی شەکەوە بڕوابکەوانە و جودیان نامێنێت لە چاو ئەڵمانیا وڵام من لەسەر و ئابوووریە بەێزەی حەزەکەم شتێکت بەبییر بێنمەوە ینی ئەڵمانیا بۆ نمونە خاوەنی لە ڕووی بەسەلەن دروستکردنی ئۆتۆمبیلەوە بە نمونە BMW ئاودی و مەرسیدس ینی ئەمە بودجەیەکی زەبەلاحە لەو وڵاتەیە ئەگەر بێت و مەسەلەن ئەمە ینی جۆرێک لە جۆرەکان بەوە ناوێ بن بە تایبەت کۆمپانیای BMW ئەڵێن ئەمە حکوومەتێکی سەربەخۆیە بۆ خۆی لەو وڵاتەیە بودجەیەکی زەبەلا هەزاران کارمەند تیایشەکە ئەنی ئەگەرمە بگوازێتەوە بۆ بابەتە سەربازەکانی ڕەنگە کشتی زەبەلاحی لێ دەرچێت وەی ئێستا بابێنە سەر BMW لە جەنگی جیهانی دووەمەچی دروستە کرد مەچینەی بۆمبارمانی ئەڵمانی دروستە کرد قاسیفە استراتیژەکان ئەو مەچینەکانی دروستە کرد BMW بوو ئێستا زۆر ئاسانە ئەگەر بکەوێتە سەربازیەوە مارسیدس ئاودی فۆکسواگن BMW پۆرش مانە هەموو یەکاتەوە سەربازی کە کردیەوە سەربازی شتێ نوێ تازە دێتە مەیدانەوە چەکێ دێتە مەیدانەوە قەنەعەت بکە تەکنۆلۆژیای ئەڵمانیانی ئەگەر بگەڕێنەوە جەنگی جیهانی دووەم سەیری بکە چێ فڕۆکەی تۆربۆفانی کە دروست کرد بڵین بەرنەر نەفاث چێ دروستی کرد ئەڵمان مسەرشمیدە 262 یەکەم کەسەوان دروستیان کرد چێ موشەکی بالستی دروست کرد V1 و V2 ئەڵمان دروستی کرد چیە باشترین تانک و بەهێزترین تانکی لە جیهانە دروست کرد تایگەری ئەڵمانی مەسەلەن هەت تاکو تانکی ڕووسی لەسەرەوە دروست کراوە کە خوێندیانەوە بێتەوە مەیدان قەنەعەت بکە ئەڵمانیا زۆر بەهێزە بێتن زانەکانی ئەڵمانیا زۆر